ئەمە دیمەنی کوردانی ڕۆژاوای کوردستانە کە ناویان تۆمار دەکەن بۆ ئەوەی خەونی مێژووییان بەدی بێت و وەک هەر هاوڵاتیەکی ئاسایی ببنە خاوەنی ڕەگەزنامەی سووری کە پێشتر لێیان قەدەغە کرابوو. تا ئێستا بەردەوامین لە وەرگرتنی داواکاری کوردەبراکانمان بۆ وەرگرتنی ڕەگەزنامە وەک جێبەجێکردنی مەرسومی کۆماری ژمارە 11 تایبەت بە پێدانی ڕەگەزنامە بە کوردانی نێو خاکی سووریا. بەڵگەنامە پێویستەکان بۆ وەرگرتنی ڕەگەزنامە بریتین لە بەڵگەی کەسێتی و پشتگیری موختار و شوێنی نیشتەجێبوون و هەر بەڵگەنامەیەکی دیکە کە ببێتە هۆی بەهێزکردنی ڕاستگۆیی بوونی کەسەکە لە خاکی سووریا. بنکەکان بەردەوامن لە کارکردن لە هەموو پارێزگاکان کراونەتەوە. کوردانی ڕۆژئاوا بە گەنج و پیر و ژن و منداڵەوە بە جۆش و خرۆشەوە بۆ تۆمارکردنی ناوەکانیان و پێشکەشکردنی ئەو بەڵگەنامانی وایان لێ دەکات ببنە خاوەنی ڕەگەزنامە ڕوو دەکەنە بنکەکانی تۆمارکردن کە لە باشووری دیمەشق و شارەکانی حەڵەب و ڕەققە دێرە زور و حەسەکە کراونەتەوە. نحن مكتومين القيد من زمان يعني من 2000 من نظام ئێمە ساڵانێکی زۆر لە ڕەگەزنامە بێبەش بووین. باوکم ناسنامە و ڕەگەزنامەی سووری هەیە بەڵام دایکم ڕەگەزنامەی نەبوو. هەر بۆیە منیش لەو کاتەوەی هاتوومەتە دنیا تا ئێستا ناسنامە و ڕەگەزنامەم نەبوو. ئێمە هاتوون بۆ تۆمارکردنی ناوی خۆمان لەو سیستەمە نوێیە کە لەسەر بڕیاری سەرۆک کۆمار دەرکراوە. من خەڵکی کۆبانیم، بنەچەم کوردیە. هەست بە خۆشحاڵی دەکەم بۆ وەرگرتنی ڕەگەزنامە لە لای ساڵانێکی درێژ لە ئێستادا ناسنامەم هەیە و دەتوانم خانوو یان ئۆتۆمبیل بە ناوی خۆمەوە بکەم. عمري من 6 سالة أتغازم جنسية بستينم كمواطن سوري أجكوبا ندهاتم أماني مزاري خمال جهشتن بقص مسافات عذاب أتغازم أجي كمواطن عادي بم جنسية بستينم بيني في ملتي از وانا شاکرش دکم خدای جوان راضی به اجد غازم یعنی اثباتیه که میز چه به تشتکی میز چه ببینی بی ملتی ما. لە ساڵی 1962 لە پرۆسەیەکی سەرژمێریدا لە پارێزگای حەسەکە بە هەزاران هاوڵاتی کورد لە سووریا لە ژێر ناوی بیانی و تۆمار نەکراو لە ڕەگەزنامە بێبەشکران. ئەوەش ئاستەنگی زۆری لە بەردەم دروستکردن و نەیانتوانی بە مافە بنەڕەتیەکانی وەک خوێندن و چاودێری تەندروستی و خاوەندارەتی و کارکردن لە دامەزراوەکان و گەشتکردن بگەن. ئەم هەنگاوەی دەسەڵاتی نوێی سووریا کوردانی ئەو وڵاتەی دڵخۆش کردووە کە مافێکی بنەڕەتی خۆیان بۆ گەڕاوەتەوە.